شتا سەرەتایەکە نەزانم بەڵام ئەتوانم بڵام کابانێکی باشی ژنیم. بەنیازی چی دوایەوەی کە خوێندنی تەواو کرد؟ بەنیازین خزمەت بەو کەسانە بگەێنین کە هەمیشە هاوکاری ئێمەیان پێویستە. هەمیشی هەرزانجا نەبی یا گرانجا نەبی؟ وەڵایی کاری پارێزەرایەتی هەست دەکەم پەیوەندی بەوە نییە کە هەرزانجان بی یا گرانجان بی، زیاتر پیشەیەکە لە ڕوحی ئینسانەکانەوەیە، لە هەست و شعوریانەوە هەڵەقڵێت ئەوەشیان کەوتۆتە سەر ئەو شتانی کێتە ڕێگەمان با بزانی چی لە پێشمانە. سێرەکەم نیەتێ هەرزان ناڵێ. چی کرد ئەمڕۆ لەم فستیڤاڵە؟ من ئەمڕۆ لەم فستیڤاڵە وەکو پێشکەشکار لە زانکۆکەی خۆم بەشدار بووم. فستیڤاڵێکی جوان بوو، زۆر جوان بەڕێوە چوو. خواردنتایی کردەوە؟ عفو بتێنێ. خواردنتایی کردەوە؟ وەڵی جارێ فریان نەکەوتم خواردنەکان تاقیکەم. بەنیازی چی و دیاری کردووە بۆ نیوەڕۆبی خۆی؟ وەڵی سەیرم نەکردووە بەس ئەوە ئێستا لە ڕێگا بووم زام چیم بەدڵە. کوردی شەرقی زیاتر خواردنەکانی خۆمان بەدامتر و بەچەشترە. تۆ چۆنی لەگەڵ خواردن دروستکردنا؟ باشم خراپ نیم. باشم چۆن یعنی چی؟ شتا سەرەتایەکە نەزانم بەڵام ئەتوانم بڵام کابانێکی باشی ژنیم. شتە سەرەتایەکە چییە؟ برنجە و شلێ و بەز یاپراخۆ ئەم شتانە جارێتە دروستکردنەوەمانە؟ وەڵی نا زۆر قورسە. باش نیم یعنی. باشە بپرسیارێک بەردەوام ئەیکەم پێویستە کەس لە ماڵی باوکی فێری خواردن ببێ ئەنجا هاوسەرگیر بکە لە لای هاوسەرەکەی فێر ببێ؟ عادەتەن کچ هەتا لە ماڵی باوکێتی سەرقاڵە بە کۆمەڵێک بابەتی خوێندن و بەڵام ئینسان هەموو کاتێک لە هەر مەرحەلەیەکی ژیانیا بێت بای ئەوە شت بزانێت کە بەکی نەکەوێت. بەڕای من کەوتۆتەوە سەر شخصی کەسەکان بەڵام هەموو کاتێک لە ماڵی باوکە بێ لە ماڵی مێردەکە و بێ هەر بای ئەوە شتێک بزانی کە بتوان ئیشەکانە بەڕێوە بەری. بۆ قسەیەش ناکەم لە خۆتان لەسەر مێردەکانتان تاقی مەکەنەوە. نانە ئیشەڵا خۆتان لەسەر مێردەکانتان تاقی مەکەنەوە.